سڵاوتان لە ببینەرانی خۆشەویستبانیتان باش. ئەمڕۆ باسی چەوریەکانی خوێنتان بۆکەین بزانین کامی باشە کامی خراپە، چۆن خۆمان لە چەوری خراپەکان پارێزین و نیشانەکانی بەرزبوونەوەی چەوری لە خوێناچین. میوانداری بەڕێز دکتۆر ئارام جەمال میرزام کردووە کە ڕاوێژکاری نەخۆشیەکانی دڵ و قەستەڕێ. دکتۆر بەخێراتی بانیت باش. بانیتان باش، زۆر سپاس بۆ بەڕێزت. پێم بڵێ چەند جۆر چەوری هەیە لە خوێنە؟ خۆی لە ڕاستیە باسکردنی چۆرەکانی خوێن لەشیاد مرۆڤ بەڕاستی مۆزۆعێکی ئاسان نییە، مۆزۆعێکی تۆزە کۆمپلەکسە، چەند جۆرێکی زۆر هەیە. بەس لە ڕاستیە ئەوەی کە باوە ئەوەی کە باسەکرێت و کە بە شێوەیەکی مباشر ڕاستەخۆ تەئسیل لە تەندروستی مرۆڤەکە پێنج جۆرمان هەیە، پێنج جۆر چەوریمان هەیە. دوو چۆریان هەیە کە زۆر گرنگە، کە ئەو چۆریانە چۆری زیان بەخشن کە لە هەمووی گرنگتر چۆری LDL لەگەڵ چۆریەکە پێڵێ کۆلسترۆل، کە LDLیش بەشێکە لە کۆلسترۆل و بەرامبەر ئەمانش چۆرخوای گەورە وای دروست کردووە کە بەرامبەر ئەمانە چۆریەکی دروست کردووە کە چۆریەکی سوودبەخشە بۆ جەستەی مرۆڤ کە پێوەچێ های دێنسیتی لايپۆپرۆتین HDL. کاتەگە بێت و بە ئاسانی باسی کەین بۆ بینەران جوانتر لێ تێبگەین ئەتوانین بڵێن دوو چۆری زۆر گرنگ هەیە. چۆرەیەکیان لایەکە چۆرە زیان بەخشەکانن کە بەشی زۆرینەیە و چۆرەیەکیشمان هەیە چۆریە سوودبەخشەکانن کە ئەمانش بە پێچوانی ئەو چۆرە زیان بەخشەکانەوە ئیشەکەن. دکتۆر خۆی لەش با بڵێن تەنزیمی کەمی و زۆری ئەم چەوریانەکایە خود خواردنەکانی ئێمە ڕاستەخۆ کاریگەری لەسەریە یا هەردووشیانە کەمە؟ خۆی بەڕاستی مەڵتی فاکتۆریەڵە، ینی چەند هۆکارێکی زۆر هەیە. پێش هەموو شتێ هۆکاری بۆ ماوەی هەیە، بۆ ماوەی هەیە کە هۆکاری جیناتە بەهۆی جیناتەوە، هۆکاری نەخۆشیەکان هەیە بۆ نمونە بوونی زەخت، شاری خوێنەکە کۆنترۆڵ لەبێ، بوونی شەکرە، بوونی نەخۆشی دڵ لەگەڵ قەڵەوی دەمانە گرنگتر جگەرە کێشان و نەرگیلە کێشان و لە هەموو ئەمانش گرنگتر وەرزش نەکردن. ئەمانە چەند هۆکارێکی زۆرن لەگەڵ ئەوە خواردنش بە تەکید دەورێکی زۆر ئەساسی هەیە، بەس بە تەنیا خواردن نییە. ئێمە کە باس چۆرەکانی خوێنەکەین زۆر جاوا هەستەکەین کە خواردنێکە خۆین چۆر بە یەکسەر ئەو چۆریە چێتە ناو بۆرەکانی خوێنەوە لە بۆرەکانی خوێنە ئەنیشێت تەرەسوو بکات. خۆی بەو شوێ نیە بەڕاستیەک و باسم کرد پرۆسەیەکی زۆر ئالۆزە، بەس هۆکارەکان زۆرن وەکو باسم کرد هۆکاری بۆ مایە و نەخۆشی و لەگەڵ خواردنیش تا حدێکی دیاریکرا. زۆر باشە. بینەرانی خۆشەویست دەمەوێت سەرنجتان بۆ ڕابکێشم کە ئێستا بەرنامەکەمان ڕاستەوە خۆیە و لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پێیجی فەرمی کورسات ڕاستەوخۆ ئێوەتوان بینەری بەرنامەکە بن. لە هەمان کاتیشە ئەگەر پرسیارێکتان هەیە لە کۆمنت بۆم بنووسن من وەڵامی پێویستان بە وەرەگرم. دکتۆر پێم بڵێ نیشانەکانی بەرزی چەوری خوێن لە لەشە شتێکی تایبەتمان هەیە کەسێک هەست بکە یاخۆ دەبێت لە چەند ساڵیەوە بە دواتر چوون و پشکنین بکەین بۆ مابەت؟ خۆی بەڕاستی ئەگەر بێت و بڵێ ئایا بەرزبوونەوەی چۆریەکان وەکو نیشانە دەرئەکەی وەکو خۆی چۆری نیشانە دەرناخە، بەس ئەبێتە هۆی نەخۆشی. ئەو نەخۆشیانەی کە دەرئەکەوێت یەکەم جار کە دەرەکەوێت لە شریانی ئەیۆرتیەوە ئەم دەمارە گەورەی ناوستکەوە دەست پێەکە و ماکەکانی دەرەکەی بۆ نمونە نەخۆشەکە لەوانەیە تووشی نۆبەی دڵ بێت، دەبحەی سەدر یان جەڵدەی دڵ بێت، یان تووشی جەڵەی دەماغ بێ، یان بێت و لەم دەمارانەی کە ئەچێ خوێن ئەبا بۆ سەر ئەم دوو دەمارە سەرێکی ئەم دوو خوێن بەرە سەرێکی خوێن ئەبا بۆ سەر لەوا بنیشێ بۆتە هۆی بێتە هۆی دروستبوونی جەڵدەی دەماغ. کەواتە نیشانەکانی ئەبێتە هۆی نەخۆشی. کەواتە چی بکەین بۆی بەر لەو نیشانە قورسانە و لەو نەخۆشیە قورسانە ئاگامان؟ خۆی بەڕاستی بەوەی چی بکەین بەسمان وەکو پشکنین و ئاگا لێ وەکو پشکنین بەڕاستی لە کەسەکانەوە ئەگۆڕێت. بۆ نمونە هۆکاری بۆ ماوەی هۆکاری جینات هۆکارێکی زۆر زۆر گرنگە. سەرێکی لە ماڵێکە 6 کەسن، 6 کەسیان نەخۆشی دڵی هەیە، 6 کەسیان قەستەڕ و شەبەکە و باڵۆیان بۆ کڕیان ئەمەلیاتی نەشتەرگەری دڵیان بۆ کڕانێکیان دەمارەکانی قاچی تەسک بۆ توانێکیان جڵدەی دەماغ لێیاوە. ئەمە ئەوە گەیەنێک کە هۆکارێکی بۆ ماوەی هەیە. ئەوانە ئەبێ لە تەمەنێکی گەنجە پشکنینی خوێن بکەن، پشکنین چۆرەکانی خوێن بکەن. کەوەکو باسم کرد چەند جۆرێکی زۆر هەیە، بەس ئەوەی کە باوە ئێمە بۆ خەڵکی ئاسایی ئەو پشتینە ناکەین پێنج جۆر چۆرێکەیە. بەس نەخۆشی واژێ بۆ نمونە شەکرەی هەیە، سەرەکی لە تەمەنێکی گەنجیەوە شەکرەی هەیە، لە تەمەنی گەنجیەوە لاوێ و تووشی شەکرە بۆ یان زەختی یان قەڵەون. ئەمانە بێت لە کاتێکی زۆر زۆر خۆیان پشکین دەست پێ بکەن و چۆرەکانی ناو خوێنان پشکنیان بۆ بکرێت. باشە دکتۆر تا چەندێک دابەزینی کێشی لەش واتە کەسێک کە قەڵەو بێ هەوڵ با کێشی لەشی کەم کاتەوە ئەبێتەوەی کەمبوونەوەی چۆریش ئەمە ڕاستەخۆ پەیوەندیان بەیەکەوە هەیە بە دڵنیاییەوە هۆکارێکی ڕاستەوە خۆیە
ئەوانەی کە قەڵەون بەڕاستی زۆربەی کاتەکان چۆریان بەرزە چەنەها نەخۆشی و زۆربەی زۆری توێژن و زانستیەکان ئیسپاتیان کردووە ئەوانەی کە قەڵەون و زەعیف ئەبن چۆرەکانیان بە ڕێژەیەکی زۆر بەرچاودا ئەڵەوە ئەوەی کە ئاشکرا ئەو مەژەرمێنتی کە ئەکرێت کە پێوە BMI ئەبێ لە 25 کەمتر بێت یان ئاسانترین شت کە بتوێ قیاسی بکەی بزانی ئایا قەڵەوی یان وەزنت لە ڕێژەی ئاسایی خۆ زیاترە ئەوە تا تیرەی کەمەرت بگری تیرەی کەمەر ئەبێ لە پیاوە لە 94 سانتیمەتر کەمتر بێت تیرەی کەمەرەگە تیرەکەی قیاسکەیت ئەبێ لە پیاوە لە 94 سانتیمەتر کەمتر بێ لە ئافرەتی شابێت لە 80 سانتیم کەمتر بێ ئەگەر لەمە زیاتر بوو وادە تۆ کێشت لە ڕێژەی ئاسایی خۆت زیاترە دەبرۆ بەڵێ قەڵەبی و دابەزانی کێش بە پێچانەوە بێت هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەی چۆرەکانمان دابازێت باشە دکتۆر ئەگەر کەسێک بی و پشکنی چوری بکە چ کاتێک بیکە و چۆن بیکە لەسەر تێری بێ لەسەر برسێتی بێ ئایا بەبێ پرسی پزیشک باشترە پشکنین بکەی و ئاساییە یاخود نەخێرە بێ پزیشکێکی پسپۆر چارەسەر خوازەکەی دیبێ ئەو جابیکە خۆی وەکو پێم وتی کاکتۆر لە کەسێک و بۆ کەسیچکە ئەگۆڕێ بۆ نمونەیەکێک سێرەکەی لە عایلەیەکەوە هاتەوە زۆربیان نەخۆشی دڵیان هەیە کێشیان زۆر شکرانەیە قەڵەون ئەتوانێت چێکی خۆی بکات مەبەستم لە کاتەکە تا ئێستا ئەوە پێشنان بێ دوای تا ئێستا ئەوە بەڕاستی زۆر سەرچاوەکان بەپی سەرچاوەکان ئەگۆڕێ بەس ئەوەی کە لە سەرچاوە گرنگەکانەوە دەستکەوت ئەوەیە کە ئەو پێنج جۆر چوریە کە مێژەرمێت کە قیاساتیان بۆگری چواریان پێویست ناکە کە نانە نەخوار دەبێت ئەتوانێت بەسەر بە ناخواردنی شۆ بیکەیت چواردانیان بە چوری سیانیە ئەبێ ئەوە نەخۆشەکە 14 سەعاتنانی نەخوارد بێ ئەو بەدە نایت ینی شوێکی بەسەرات چێپەڕێت بۆ نمونە تۆ ئەم شۆ سەعات 8 شەو نانەخۆی بەیانێ بە سەعات دەی بەیانی فەحسەکە بکەی ئەم شۆ سەعات دەی شەو نانەخۆی بەیانێ بە سەعات 12 نیۆرۆ فەحسەکە ئەمە بۆ کام چۆری بۆ چوری سیانی بێنەما ئەوەی کە زانراوە چۆرەکانی کە دەورێکی وای نابێ خواردن خاستن چۆری LDL کە بەلای ئێمە زۆر گرنگە کە ئەوانی کە بەڕاستی دەورێکی وای نییە کێشی ئێمە بەڕاستی زۆر جا لەناو کە سوکار و نەخۆشەکانمە ئەوەیە کە نەخۆشەکانمانە ئەوەیە چێ فەحسێکەکە فەحسێکی چوریەکات نانی خواردووە چێ بەس ئەڵێ فەحسێکی چوری سیانیم بۆ بکە کە بە دڵنیایەوە دوای ناخواردن ئەم فەحسە بەرز دەرەچێت بەس کە تۆ کاتێ بە نەخۆشەکەڵە یان بۆ کە ساڵی بچۆ 14 سەعاتنان مەخۆ بە مەرجێک شەوێکی بەسەراتێ پڕێ بێ لە 560 سێرەکی بۆ بە 1970 کەواتە بەس ئەو جۆرە چوریە کە پێویستەکان نەخۆشەکە نانی نەخوات بێنەما بە شێوەیەکی گشتی چۆرەکانی کە پێویست ناکات تەنها چوری سانیە چکەوە پرسیارێکێک لە بینەرەکانمان بوو کەوتوی کەی پشکنی نەبکرێ دکتۆر پرسیاری تر هاتووە بێگومان بەڵام خۆشم مەراقمە بزانم چی تۆ ئەوانەی کە خەریکی ئەو شێواز و پەیڕەوکردنی ئەو شێوازی خواردنن لای بەڕێزت وەکو دکتۆرێکی دڵ شێوازێکی باش و تەندروستە یاکردنا خەڵکووە ئێمە کەسێگەێنی نەڵێ گۆشت بخۆی چێشترەڵێ مەخۆ مەڵێت چوری و دوو بخۆ ئەڵێمەی خۆ ئێستا خەڵک چی بکات خۆی بەڕاستی ئەو پرسیارێکی تریشیە ینی وەڵام زۆر هەرێت چکە هەرێکە و جوابت باتەوە هەرێکە و لە پسپۆری خۆیەوە جوابتێتەوە منەگە دکتۆری دڵ بم بە شوەیەک جوانتێمەوە دکتۆرێک کە دکتۆری خوارزانستی خۆراک بێت بە شوەیە کە جوابتێتەوە دکتۆری جوانکاری بە شوەیە کە جوابتێت شێوازە تەندروستەکەی بەنسبەت دڵەوە بەڕاستی خواردنەکان دەوریان زۆرە من تەسەورەکەم بەنسبەت دڵەوە ئێمە ئەو شتانی کە لای ئێمە ئیسپات بۆ زانستیەن هاوڕان نین لەگەڵ ئەوەی جەماعەت کە کشیتۆ بە شێوەیەکی بەردەوام خاستن بۆ ئەوانی کە نەخۆشی دڵیان هەیە و تەندروستیان باشنی ئەوەی کە لای ئێمە معروفە و زانراوە ئەبێ ئەو وزەی کەوری ئەگری ڕۆژانە لە 50 بۆ 60 بۆ حتا لە 60 ئەبێ لە کار بۆ وەرگیرا بێ لە کاربۆهایدرێتەوە ئەبێ ڕێژەی کاربۆهایدرێت وزەی کەوری ئەگری ڕۆژانە بۆ کاربۆهایدرێت لە 150 کەمتر نەبێت کەواتە بەنسبەت دڵ و نەخۆشی دڵ و ئەو نەخۆشیانەی بپەیوەندی بە ئیشەکەی ئێمە هەیە ئەبێ لە 150 وزە لە کاربۆهایدرێت وەرگیت لە 115 بۆ 20 لە پرۆتیناتەوە وەرگیت لە 115 بۆ 20 بەینەما لە کاتی توێە تۆ بەشی هەرێ زۆری خواردنەکانت من نازانم نسبەتەکەی چەنە لە پرۆتینەوە وەرەگیرێت بەنسبەت چۆرەکانەوە ئەو چۆریانەی کە باشن ئەبێ بەلایانی کەمەوە لە 120 بۆ 30 چۆرە باشەکان بێت چین لە ئەوەش بێ ئەڵم ئەبێ لە 100 تا
تەنها چۆرێ خراپەکان بێ ئەو ئێستا پێشتەڵم لە چیا هەیە چۆرێ خراپەکان ئەبێ لە ڕۆژێکە 300 میلیگرام زیاتر کۆلسترۆل نەخۆی ینی ئەو شتانی کە ئیخۆی کە هەمووی کۆکیتەوە ئەبێ 300 میلیگرام زیاتر کۆلسترۆلی تیانە بێت بۆ تەندروستی دڵ بۆ تەندروستی دەماغ و توش نەبوون بە نەخۆشەکانی دڵ و سەکتەی دڵ و سەکتەی دەماغ ئەبێ لە ڕۆژێکە 5 کۆچکی چا زیاتر شەکر نەخۆیت ئەوە تەسەوڕەکەم لەگەڵ جەماعەتیشی توە ئێمە لەوە یەک بگرینەوە بەنسبەت میوەوە لای ئێمە زۆر گرنگە خواردنی میوە ئەبێ لە ڕۆژێکە 5 بەش بۆ 6 جۆر میوە بخۆی لای ئەوان بە شێوەیەک وەکو پێم وتەوەی ئەوانش زانستیە ئەو ئێمەش زانستیە بەس هەرێکەوە لە پرۆسپێکتیڤ لە شوێنی خۆیەوە سێری حاڵەتەکە ئەکات بەس ئێمە باشی نەخۆشەکانی دڵ و ئەو نەخۆشیان ناکەن کە پەیوەندی بە چەوری دڵ و بە شاکیرەکانەوە هەیە ئەبێ خواردنی ماسی زۆر گرنگە لە ڕاستی ماسی بەس ئەو ماسیەنە بەڕاستی کە لای ئێمە هەیە ئەوەی کە نووسراوە نازم ئەوەی کە نووسراوە هەیە لێرە ئێمە تونا تقریبان تەسەوڕەکەم سالمۆن هەیە لای ئێمە سالمۆن لە بازە شوێنێک هەیە تونا هەیە لەگەڵ ئەوی کە باس کراوە ماسی سپی خاستن بازە ماسیەکی زۆر بچووکە ماسی بچووک لەگەڵ ماسی سپی و تونا و سالمۆن ئەمانە زۆر گرنگن لەگەڵ ئەوە ئەم خواردنانە بەڕاستی زۆر زەڕورن ئەمانە زەڕۆن بەنسبەت ئێمە وەکو باسم کرد ئەبێ نسبەی وزەی کەوەری ئەگری ڕۆژانە لە 150 کەمتر نەبێت لە کاربۆهایدریت دکتۆر چەوری باش لە چ خواردنەکە هەیە ئێمە ئەگەر بینە سەر ئەساسی ئەوەی کە چەوری باش و خراپ چییە بۆیە هاوڵاتیان و بینەران ببین ئەو دوو جۆرە چەوریە هەردووچیان پێچوانەیەک ئیشەکەن وەکو پێماوەتی چەورێ زیان بەخشەکە کە پێڵێن LDL هەڵ ئەستێت بە گواستنەوەی چەوری لە ناو خوێنەوە بۆ ناو خانەکانی لەش لە بینی ئەو خانانە ناو ملوولەکانی خوێنە ناو بۆرەکانی خوێن کە وردە تەرەسو بکاتەیە بە پێچوانەی ئەمەوە چەوری باش کە پێڵێن های دەستی لایپۆپرۆتین ئەمە چی ئەکە ئەمە بە پێچەوانەوە چەورەکان لە خانەکانی لەشەوە ئەگوازێتەوە ناو جگەر لە جگەریشە ئەچێتە ناو شلەی باڵ و ئەچێتە دەرۆی جسم کەواتۆ وایە تۆ دوو ڤهێکڵ هەبێ وایە چۆن ئەڵێ دوو سیارەت هەبێ سیارەیەکیان کە چەوری زیان بەخشە چۆرەکان کۆکاتۆ ئەیبا تەرەسوبی پێکە ئەنیشێ لە ناو خانەکانی لەش و دەمارک لە ناو بۆرەکانی خوێنە چەوری زیان باش چۆرێ باشەکەش چیە وەکو سیارێک ئیشەکە چەوری لە ناو خانەکانەوە هەڵەگرێ ئفرازیە کاتە ناو جگەر و لە جگەری شوێبێت ناو شلەی بایاڵ و ئەچێتە دەرەوەی جسم کەواتە ئەمەیە کە ئەڵێن چۆری باش و چۆری خراپ ئەو دوانێ هەندێک خوارد هەشت هەیە چۆرێ باشەکان بەرزەکاتەوە وەکو لە هەموو شتێک گرنگتر لە هەر هەمووی گرنگترکردنی جگەرەیە بەڕاستی جگەرە بەڵایەکی گەورەیە ئێستا بەداخۆنە ئێمە نەرگیلە نانە هەمووی نەرگیلە ڤایب و من ئایکۆس هەر هەموو یەک بابەت بەداخەوە ئێمە بەرنامەیەکمان کرد لەسەر ڤایب مەسەلەی ڤایب یەکەم جار کە دروست بوو شەریکات دروستیان کرد بۆ ئەوەی وا لە مرۆڤەکان بکەن جگەرە تەرککەن دوایی دۆزرایەوە ئالوودەبوون لە ڤایب زۆر زیاترۆک لە جگەری ئاسان چەرخوشتینە ئاسان دەسەکوێت لە گیرفانایە و ئەو مادانەی کە باسمان کرد لە ڤایپ هەیە زۆر زیاترۆک لەوەی جگەرەی ئاسایە هەیە زۆر کەسەڵە دکتۆر جگەرم تەرک کردو بەس ئاوا ڤایبم پێ بەس ئایکۆسم پێ هەموو یەک بابەت جگەرە کێشان زۆر گرنگە بەڕێی من شتێشکە کە گرنگی لەوانە کەمتر نییە وەرزشکردنە لەم چەند ساڵی ڕابردووە بەڕاستی توێژینەوە زانستەکان هەمویان دەریان خستۆ کە وەرزشکردن دەورێکی زۆر گرنگی هەیە جاران لە نەخشە ڕێگای زانستی ئێمە باسەکرا کە وەرزش ڕۆژی 4 جاری چارەکێ ئێستا گرنگی ئەوەنە زۆر بۆ وەرزش ئەبێ لە ڕۆژێ لە هەفتەیەکە 6 جار بۆ 7 جار بیکەی جاری 30 دقیقە بۆ 6 دقیقە ساری بینەرێکیشمانە یعنی ئێستا هەمووی ئیسپات بۆ کە ئەبێ لە ڕۆژێک لە هەفتەیەکە 5 ساعت بۆ 7 ساعت وەرزشکەیت بەس کام وەرزش نەخێر زۆر کە زێڵ دکتۆر ئەنجامن لە حەوتی بانی و هەڵستم مناڵ بەڕێیەکەم و ئیشی ماڵەکەم تا 12 شەو بە پێوەم بە هیچ شێوە ڕازەنێ ئێمە وەرزشێکمانێکە وەکو دایم باسمان کردووە کە پێی ئەڵێن کاردیۆ وەرزشی کاردیۆ چییە ئەوەیە لە کاتی وەرزشە ئەبێ نەبزی دڵت لێدانی دڵت خێرابێت هەتا لێدانی دڵت خێرابێت ئیسفادە و سوودی زیاتر ئەبێ بۆ دڵ بۆ کە دڵ خێرا لێ ئەیە ملو لە خوێنەکانی دڵ خێرخوای گەورە و دڵی وا دروستکرۆ بە مەلاین ملولەی پچکۆلی تایە ئەم ملو لە خوێنانە هەتا حەجمەکەیان گەورە بێ باشتر ئەبێ خوێن باشترە چێ بۆ دڵ کەواتە چی و ئەو وەرزشانە کەوا ئەکەن تۆ لەدانی دڵ سەریا بێ ڕاکردن ترێدمڵ ڕاکردن
باس پاسکیل لەگەڵ مەلەکردن لەگەڵ سەرکەوتنی شاخ ئەم چوارە ئیسپات بووە کە بەڕاستی ئەم وەرزشانە هۆکاری سەرەکین بۆ دوورکەوتنەوە لە تووشون بە نەخۆشەکانی دڵ شەکرە جەڵەی دەماغ ئەویش بەهۆی بەرزکردنەوەی چەورە زیان بەخشەکان وەکێ لە هۆکارەکانی دابەزینی چەورە خراپەکان کەواتە جگەرە کێشان دوورکەوتنەوە لە جگەرە کێشان وەرزشکردن مەی خواردنەوە لە ڕاستیە ئەمە ژەر دایم باسم کرۆ تاکو چەند ساڵ لەنەوە پێش باسەکرا کە مەی خواردنەوە بە مەقادیری کەم تا مامناوەند هەچەنە کەم کەزێک کەم تا ماماوەند بخواتەوە سوودمەندە بەس خۆشبەختانە لەم چەند ساڵی ڕابردووە ئیسپات بووکە خواردنەوەی مەی هەچ مقدارە بێ حتا ئەگەر یەک سیسیش بێ بە شێوەیەکی قەتعی مەمنوع ئەو زەرری هەیە بۆ جسمی ئینسان بۆ شەکرە بۆ زەخت بۆ هەموو نەخۆشەکان کەواتە شتە گرنگەکان کەەوەی ئەتوانین خۆمان بیکەین دوورکەوتنەوە لە جگەرە کێشان دوورکردنەوە لە مەی خواردنەوە لەگە وەرزشکردن ئەمسیانە زۆر گرنگن بەڕاستی ئەمسیانەکان خواردنەکان ئەوەی کە ئیسپات وەکو باسمان کرد چۆرە باشەکان هەندێ ڕۆن هەیە ئەو ڕۆنانە ئەبێ ئەو بەکاربێن ڕۆنی زەیت بۆ نمونە ڕۆنی کە باس کراوە ڕۆنی کونجی ڕۆنی زەیتون لەگەڵ زەیتون خۆی لەگەڵ ڕۆنی گڵۆبەڕۆژە زەیتی گڵۆبەڕۆژە ئەم سیانە باسکراون کە بەڕاستی ئەمانە باشن چکە ئەو مەوادانی کە تیانە پێڵێن پۆلی ئەنساتوریتد یعنی غێر مشەبعن چەورە تێرنەبۆکانن ئەم چەورە تێرنەبوورانە تەسیرێکی خراپی نابێ لەشی ئادەمیزاد بە پێچوانی چەورەکانی کەەوە لە خواردنەکانی کە ئەوەی کە باسکراوە بەڕاستی ماسیەک و باسم کرد ئەڤۆگادۆ بەڕاستی مەزەرێکی ئەساسیە بۆ بەرسونەوەی چەوری HGL چکە ئەم خواردنانە HGL وەکو باسم کرد HGL چەورێ سوودمەندەکەیە ئەڤۆگاتۆ کونجی هینی کونجی زەیتی کونجی ئەمانە هەمووی بەڕاستی ئیسپات بوون کەمانە چەوری HGL بەرزەکەنەوە بەس لە هەمووی گرنگتر لە خواردن گرنگتر ئەو سێ شتێکە باسم کرد دوورکەوتنەوە لە جگەرە کێشان بە شێوەیەشی نهایی مەی خواردنەوە دوورکەوتنەوە لەگە وەرزشکردن ئەنجا بە دەرەجەی دووەم خواردنەکانیت ینی دەرەجەی ئەساسی ئەو شتانێکە باسم دکتۆر بینەرێکمان باسی کەڵە شاخەکڵە بیکەم بۆی کە چەوری خوێنم دابەزە خۆشۆش پرسیارێکە بەڕاستی جوابانەوەی لەوە ناچێت لای من بێت چکە بەڕاستی ئێمە لە دوو جۆر توبمان هەیە ینی دوو جۆر زانستی پزیشکیمانە زانستی پزیشکی ئێمە و زانستی پزیشکی ئەوەیە کە ئاتما دەکاتە سەر جاو ئەو جا بەکارهێنانی ئەو کەڵەشاخ لای ئێمە بەڕاستیە لە زانستی ئێمە ئەوەی تیانێ ئێمە خوێن وەرگتن بۆ ئەوانەی کە خوێنان زۆر لە ڕێگای وەریدەکانەوە بەس لەگەڵ ڕێزما بۆ ئەو کۆنسپتش ئەویش بەشی خۆی هەیە لە زانستەکەی بەشەکەی تری پزیشکیە کەواتە ئەگەر یشێت چەوری بەرز بێ پەنا نەباتە بەرکەڵە شاخ پەنابەرێتە بەرەوەی دەوری نابێت خواردنەکانی ڕێککاتەوە وەرزش و جگەرەش نەچێت دوورکە قەڵەویش وەرزش بۆیە قەڵەو نەبێت دکتۆر مەرجە هەموو قەڵەوێک چەوری بەرز بێ نەخێر ئەوەی چەوری بەرزە گۆشت بخوات دەورێکی وای نییە وەکو باسم کردیانی ئەستان ئێمە ئەبێ ئەو وزەی کە وەریەگرین لە سەدا 20 بۆ 30 ئەبێ لە پرۆتیناتەوە هەبێ پرۆتیناتی نەباتیمان هەیە لانی ڕۆیشی و لەگەڵی ئاژەڵمان هەیە و بەهۆی ئەوە شۆ کە باس کرد جەنابەت پرۆتیناتی ڕۆچیەوەی کە باس کراوە ئیسفادەی هەیە جەماعەتی ماش نسک پاقلە ئەمانە بەڕاستی ئەمانش سوودیان هەیە ئەم پرۆتینانەش سوودیان هەیە بۆ جسمی ئادەمیزاد بە شێوەیەکی گشتی کە باسەکەین کاتە پرۆتینەکان ئەبێ بەشێک بوون لە بەدەستهێنانی وزەی ڕۆژانەمان ئەبێت لە سەدا 30 کەمتر نەبێت لە سەدا 20 بۆ 30 وزەی ئێمە ئەبێت لە پرۆتینەوە بێت پرسیارەکەمەیەک ئەگەریشە چەوری بەرز بێ پێویست ناکا بڵێ تر من گۆشتی سوورم تەرک کردووە کاگەوە چەوری بەرزبوون شتێکی گشتیە بە پێی خەڵکەکان ئەگۆڕێ ئێمە 4 گروپمان هەیە 4 گروپمانە گروپێکمانەیە کە پێڵێن ڤری های ڕسک ئەوانەی کە زۆر خطوڕەتیان لەسرە گروپی دوم ئەوەیە کاڵێن خطوڕەتیان زۆرە زۆر نییە زۆرە سێم مامناوان چوارەم کەم بۆ نمونە ئەوانەی کە خطوڕەتیان زۆرە ئەبێ چەوری LDL-یان 40 جارانیاوت هەفتە ئێستا بێ لە 40 بۆ 55 کەمتر بێت بە پێی کەسەکانە گۆڕن بێنەمە ئەوانەی کە خطوڕەتیان کەمە چۆرەکانیان ئەبێ لە سەدا LDL-ەکان چۆرە خراپەکان ئەبێ لە سادا لە 115 کەمتر بێت هەمووی تەحدید کراوە لەبەرەوە بە پێی کەسەکان ئەگۆڕێت بە پێی کەسەکان ئەگینا خواردنی گۆشت دەورێکی وا ئەساسی نییە بۆ ئەوەی تۆ بڵێ من گۆشت ناخۆم بۆ چۆرەکەم بەرز نەبێتەوە ڕۆژووی پچڕ ئەبێتەوەی کەمبوونەوەی چەوری خۆی ڕۆژوی پچوی ئەوەی ئێستا زانست ئیسپاتی کردووە چۆن اختصاصی من نییە بەس ئیسپاتی کرۆ ڕۆژوی پچر باشترین ڕێگایە بۆ دابەزانی کێش ئێمە لای ئێمە گرنگترین شت دابەزانی کێشە چکە کە تۆ قەڵەوی احتیمالی توژون بە نەخۆشی دڵ و هەموو نەخۆشەکان لای ئێمە زیاکە
ڕۆژ پچر ئیسپات بوو کە تۆ وەزنێکی باشدا ئەوەزێنی لە فترێکی کەمە و خواردنەکانش هەمووی خۆی هەموو موادە کانزایەکانە خۆی گۆشتە خۆی کاربۆهیدرێتە خۆی هەمووی خۆیت بينما لە وەختێکی محددە لە بەرۆی ئەلمیان تا ئێستاوەی کە تا ئەم دقی ئیسپاتەوە ڕۆژی پچر باشترین ڕێگایە ئەویش بۆ دوورتەخاتەوە لە توژوون بە نەخۆشەکانی دڵ لەبەر ئەوەی ئەبێتە هۆکارێکی ڕاستەخۆ بۆ دابەزانی کێش کۆنتترۆلی شەکرە کۆنتترۆلی زەخت ئەمە دەورێکی زۆرە دکتۆر کەسێک کە چاوری خوێنی بەرز بێ بە شێوازە گشتێکەوەی لە ناو خەڵکا هەیە بەڵێ هەندێک جار ئەبینین خۆیان وڵە من حەبی ئەسپری نەخۆم و بە ئیسراحەت نانەخۆم ئایا بەجددی وایە کە تۆ حەبت بەکارە ناکرێتتر پاڵی لێبیتەوە نەخشتیوانی بۆ پرسی پزیشک ئەکرێ پەنابەری ئەسپرینیش بەکارهێنانی ئەسپرینش ئەویش بابەتێکی زۆر تایبەتە ئەویش تا ئێستا دیبێتی زۆر لەسرە بەس ئەوەی کە ئیسپات بۆ بەڕاستی پێویست ناکە ئەوەی کە زەرور نییە نەخۆشی دڵینیان هەندێک نەخۆشی دەماخینیان تەسک بوونەوەی بۆرەکانی خوێنی قاچی گورچیلەی ئەوانەی نیە پێویست ناکە بەکاری بێنێت ئەمە عدا ئەوانە نەبێت کە شەکران هەیە بۆ فترەیەکی زۆر ئەتوان بەکاری بێن بەس تۆ بڵێ وەڵام من شەو دوی شەو چم نانەخۆم و بەس ئیسپرینێک خۆم بە ئیسراحەت لێ بنوم شتیوا لە زانستی پزیشکی کۆتا پرسیارم لەسەر ئەو دەرمانانەیە کە بۆ چاوری خوێن بەکارێت خەڵک چۆن ئیلتیزام کاپێەوەی ئەوانەی کە پزیشک بۆی نووسیون چەند مانگ جارێ سەردان بکەنەوە ئەوەی کە هاتوۆتە لای بەڕێزت بنمونە پێدوتووە چاوریەکانت بەرزە چاوری خراپەکانت چەند مانگ جارێک پێویست بە هاتنەوە بە سەردانەوەکات خۆی بەڕاستی کاکاوت ئەوەی کە ئەکرێ زۆر جار ئەوەی کە لە عیلمان نووسراوە ناتوانین تطبیقێکی لە ئەرزی واقع لەسەر نەخۆشەکانت پرسە لە خاصە لە وڵاتی ئەمە چکە بەس ئەوەی کە ئەلمیان زارراوە ئەو باوترین ئەو دەرمانی کە بەکارێت جەماعەتی ستاتینە کە زۆربەی زۆری بە هەزارها نەخۆش بە ملیۆنها نەخۆش لەسەر گۆیزەی بەکارێنێ ئەم ستاتینانە چەند جۆرێکیان هەیە بەزەوەی کە زۆرترین باوە ئێستا ڕۆزڤەستاتین و ئەتۆڤەستاتینە ئەم دوو دەرمانێ ئەم دەرمانە بەڕاستی بۆکو هەموو دەرمانەکانیکە بە دەر نییە لە مەشاکی لە لاوەکیەکانی لە ئاڕازە جانبیەکانی کە دروستێکە سایدفکتەکانی بەس سایدفکتەکانی بەڕاستی نسبەتێکی زۆر کەمە لە بەرۆی علمیان کە تۆ حەبی چۆری ئەی بە نەخۆش ئەبێ پاش چەند هەفتەیەکی دیاری کراو چەکی ئەنزیمەکانی جگەری بکات چکە ئەو دەرمانانە تەسیرێکی مباشری ئەبێت لەسەر جگەر بە هەندێک کەسی زۆر کەم هەیە کە ناتوانێت تەحملی کا لەبەر ئاڕازە جانبیەکانی ئەو وەختە تۆ یان ئەوە تا حەبەکە جورعەکەی بۆ کەمەکەیتەوە یان جۆرێک کە بەکارێنیت لەبەرەوە کە بەکاردێنا دەستی پێکرد پاش چەند هەفتەیەکی کەم بێت چێشی ئەنزامەکانی جگەرت بکەی و بەکارهێنانی ستاتین دەرمانی چۆری بەڕاستی لەگەڵ ئسپرینا بۆ ئەو نەخۆشانی کە نەخۆشی دڵیان هەیە کە ئەڵێن نەخۆشی دڵ ئایا شەبەکە و باڵۆنی بۆ کراوە ئایا نەشتەرگەری دڵی کراوی بۆ کراوە یان ئەو نەخۆشانی کە جڵی دەماخیان هەیە یان ئەو نەخۆشانی کە تەسکبوونەوە هەیە لە بۆرەکانی قاچیانە ئەمانە بە شێوەیەکی بەردەوام بۆ هەتاتای بەکاربێت و ئەبێت چێکی خۆیان بکەن لە چەند ساڵی ڕابردووە خۆشبەختانە ئەو ستاتینە ئێستا بەکارێت بە شێوەی ئینجەکشن بە شێوەی دەرزی هەڵ ئەواسترێت لە ماوەی سەعاتێکە لە وڵاتی ئەمانیە ئەو مانانەیە بعض جۆرێکیانەیە مانی جارێکە هەندێک شانەیە تازە ئەمە کارازانێ 6 مان جارێک قەرینەیە کە بۆت هەڵاواستن بە نیم ساعت بە ساعت یامانی جارێک شەژمانت بۆ ئەوەی ئێستا 6مان هەیە مانێک بەکارێنە ئەوانە چەند ساڵێکە هەیە بەستا ئێستا ناتۆتە وڵاتیەوە لەبەرەوە ستاتینەکان دەرمانی چۆرەکان بەشێکی زۆر سەرەکیە تا ئەم دقەیە و خۆ جەناب تەزانی زانستی پزیشکی لە گۆڕانکاری بەردەوامایە نازانین ساڵێک کە 2 ساڵی کە هەفتەیە کە چیرۆیە بەس ئەوەی کە تا ئێستا ئیسپات بۆ علمیان ئەبێ ستاتینەکان بەکاربێت بە شێوەیەکی بەردەوام حەبی چۆرەکەن دکتۆر ئارام سپاسی بەڕێستەکەی بابەتە زیاتری هەڵەگیر بەڵام شاڕە لە بەرنامەکانی داهاتوو بە زۆرێکی دیکە لە خزمەت بەڕێستا بین بینەرانی خۆشەویست ئێمە لێرە کۆتایی بە بڕگەکەی خۆمانە هێنین هاوکاران لە دوای ناوبڕێک لەگەڵتان بەردەوامە بن لای ئەمە خواگەدارتان بێ و خواتان لەگەڵ بێ